دڵنیام هەمووتان ئەو پرۆمۆ ئایدنتیتی ڕووداوتان بینیوە کە لە بینی نوچەکانە ئەڕوات ئەنجە چۆنە کچێکی جوانی کۆچەری لەسەر ئەسپێکە و لە شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە ئەنجە من پێتان ئەڵێم ئەو شوێنە سەرنجڕاکێشە کوێیە ئەوی دۆڵی ئالانەیە لە باڵەکایەتی ئەنجە ئەوە کچێکی کۆچەریە لەوێ لەسەر ئەسپێکە ئەوەندە جوان و دڵڕفێنە ئەنجە ڕوودا و ئەم شوێنە سەرنجڕاکێشەی هەڵبژاردووەکو پرۆمۆ ئایدنتیتیەکەی ئەنجە بزانن ئەم پرۆمۆیە لە دەرهێنەری بەنێوبانگی کورد هەڵکە و مستەفایە ئێمەش پێمان خۆش بوو باکستەیجەکەی ئەم پرۆمۆیەتان پیشان بدەین بزانین چۆن بەرهەم هاتووە چۆن کاریان بۆ کردووە چۆن سەردانی باڵەکایەتیان کردووە بینەرمان بن تیفتیفەیەکی سادە بەڵام بۆ کارێکی گەورە ڕۆشنا شەهاب لاوێکی سوست و چالاکی کوێستانەکانی دۆڵی ئاڵانەی باڵەکایەتیە کچە کۆچەرێک کە بە ئاوی کانیاوی کوێستان تێر ئاوە و شنەی شەماڵ شانەی پرسێتی هەڵبژێردراوە تا لەسەر شاشەی ڕوودا و ببێتە نوێنەری سروشتە ڕەنگین و ژینگە پاراوەکەی کوردستان زۆر زۆر دڵخۆشم کە ئێوە بە من ڕازی بوون و منتان هەڵبژار بۆ ئەو ئیشە لە سێ ڕۆژەوە زۆر ژیلاک بوومە کامێرا کارەکە لە دەرهێنانی هەڵکەوت مستەفا دەرهێنەری نەرویژی ناوداری کوردە و سروشتە دڵڕفێن و ژینگە ناوازەکەی کوردستان بۆتە ناو ئاخنی کارەکەی چەند هەڵبژاردنێکمان هەبوو بەس هەڵبژاردننی گرنگ لە لایەمە شوێنێک بێ کە ڕنگدانەوەیشی کللتوری هەبێ هەم بۆ ڕوودا و هەم بۆ کللتوری کوردی هەم بۆ سروشتی کوردستان و شوێنەکەش هەڵقوڵاوی ڕۆحی کەرەکتەری کوردی بێ و ئەو شتە لایمە زۆر گرنگ بوو بۆیە هەم وەکو کچەکە کە ئەبێ بە دەم و چاوی ڕوودا و هەم وەکو شوێنەکە پێکەوە تێکەڵاو بن و ڕنگدانەوەیکی کللتوری تێڕوانێنێکی کللتوری جوان دروست بکە. شێڵ ڤاستاڵ وێنەگرێکی بە ئەزمموی نەرویژیە دەیان خەڵاتی نێودەوڵەتی لە هەک بەدایە بەڵام ئەکتەرەکەی ڕوودا و سروشتەکەی کوردستان بۆ ئەو نوێنە کارەکەمان زۆر باشە و خەڵکی تازە و شوێنی تازەمان بینی ئەزمونێکی جوان بوو لەگەڵ ڕوودا و کارم کرد و کارەکانیان بە باشی بەڕێوە برد هیوادارین پرۆمۆیەکی باش بۆ ڕوودا و دروست بێت و ببێتە مای سەرنجی خەڵک لەم شاخ و دۆڵەنە ئاوێنەیەکی لێونە پێویستی پێیەتی ئەگەر جاروبار لە تەنیشت وێنەی مانگ و ڕۆژ وێنەدانەوەی دەموچاوی خۆی لە کانیاوێکدا دیتبێ وەک چۆن ڕوودا و پڕۆمۆی هێنایەنەوە میدیای کوردیەوە لەو ڕێگەیەوە سەدان شوێنی گەشتاری بە بینەران و بە خەڵک ناسان ڕوودا و بیری لەوە کردوەوە چۆن جیاواز بێ لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی تر بەوەی کە فەیسێک هەڵبژێرێت و ئەخوتە دەموچاوێک هەڵبژێرێتن کە دەموچاوێکی کوردی بێ کە دەموچاوێک بێ پێشتر دەستکاری نەکراوە بە هیچ شێوازێک بەڵکو بڵێن دەموچاوێکی سروشتیە ئەمەوار و ماڵی ڕۆشنایە ڕۆژنا بۆ یەک ڕۆژ نەچۆتە بەرخوێندن کار و پیشەی ئەو بێریکردن بووە و بەردەبێریش شوێنی کاری ڕۆژانەیەتی تەنانەت ئەو نەیدەزانی تەمەنیشی چەندە لە ڕێگەی لەدایکبوونی برایەکیەوە زانیمان بۆتە 19 ساڵ کوێستانەکە نزیکەی 3000 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە لێرە تیشی ڕۆژ و تەزوویبا کاریگەرترن بەڵام دووری لە دووکەڵ و ئاوێتەبوونی سروشت دەموچاوێکی تەواو سروشتی و بێخەوشی بەم بێریڤانە بەخشیوە بەختیار قادر ڕوودا و کوێستانەکانی باڵەکایەتی